هونەرمەند عەبدولموتەڵیب گەردی پێشانگایەکی شێوەکاری لە ئیستانبول کردەوە. هونەرمەند عەبدولموتەڵیب گەردی شێوەکارێکی کوردی خەڵکی شاری هەولێرە. کارەکانی زیاتر پەیوەستە بە ئازار و مەینەتیەکانی ژیان و نیشاندانی لالایەنە جیاوازەکانی ژیانیان. هونەرمەند عەبدولموتەڵیب گەردی تابلۆکانی بە ڕەنگی گەش و زیندوو دەنەخشێنێت و زۆربەی کارەکانی بەرگێکی ڕەسەنی کوردیان پێوە دیارە. پیشانگاکە بە ناونیشانی دینلەنجا لە دامەزراوەی ئیسماعیل بێشکچی لە ناوچەی بێئوغڵۆی شاری ئیستانبول بەڕێوە دەچێت کە ناوەندێکی گرنگی کولتوری و ڕووناکبیریە. بله پیشنگاه مامۆستا عەبدولموتەڵیب ئیرۆجارە یەکەمن لە ئیستانبولê li vexwe İsmail Beşikçî tê li darxistin û îro jî ew niha vê bernameyê pêşkêş dike û gelek kesî hatine bo bernameya wî ya û pêşengeha wî ya dişopînin hunermendên Kurd jî em dikarin bêjin hatine vê derê û wê dîmenên wî resmîn ku wî çêkiriye wana temaşe dikin û li ser wî ya nêrin û nirxandina pêktînin. Mamosta Abdülmuttalib jî îro mêvanê me ye em wî ya vexwînin û pirsa li wî bikin ka ew pêşengeh wê ça biçe û wê kengî dawî bibe wana hemiyan kekim Abdülmuttalib mamoste te bixêr hatî. Dixwazî ev cara yekemîn e ne wisa te dest bi hatî İstanbolê û ev pêşengeha te li dar dixî. پێشەچی بەخێراتنی بەڕێز دەکەم کەناڵی کورساتی عزیز. من جاری یەکەمە پێشانگای تایبەتی خۆم دەکەمەوە لە ئەستەمبۆل. زۆر سپاسی دەستگای هونەری و وەقفەی مامۆستا ئیسماعیل بێشکچی بەڕێز دەکەم کە میوانداریان کردم بۆ کردنەوەی ئەو پێشانگایە لە ئەستەمبۆل بتوانم تابلۆکانم نمایش بکەم. تابلۆکانم لەو نمایشە 17 کاری هونەریە. تابلۆکان بابەتەکان لەسەر بواری ژن ئیشم کردیە. ماوەی ساڵانێکە من لەسەر بواری ژن ئیش دەکەم. جوانی ژن مەسەلەن ئێش و ئازارەکانی ژن. لە هەمان کاتدا کۆمەڵێک ڕەنجی گەرم کە ئەو ڕەنگانە لە ناو ماڵی کووردا هەنا توانیتم بەرجەستەیان بکەم لە ناو تابلۆیەکانمدا. ئەو پێشانگایە بۆ ماوەی 1 مانگ بەردەوام دەبیتن. هیوادارم خەڵکانێکی زۆر هونەرمەندان و هونەردۆستانی زۆر بتوانن بینەری تابلۆکانم بن لێرە لەو هۆڵە خنجیرانە و جوانە. خەڵکە کێیە بەڕاستی من زۆر سوپاسی ئەو بەڕێزانە دەکەم و هونەرمەند و هونەر دۆستانە دەکەم کە لە ئامەد تەشریفیان هیناوە لە بەرخاتی پێشانگاکەی من هاتینە ئێرکوانە. خەڵکە کێ لە ئەنقەرە هاتینە کە بۆ بینینی تابلۆکان. ئەمن لە کۆتایی و لە ئێستاشەوە Çima bi taybetî jin û xezal divan wêneyan da wan tabloyan de hene yani divir da peyamên te û ew kête çi yani bi taybetî çima servan mijala jin û kebok û xezal û tawûs çima دەتوانم تابلۆکانم بریم هەموو ڕەنگن مەسەڵەن کە دەرێم کۆمەڵێک ئێش و ئازار و جوانی و ئێش و ئازاری تێدایە. تابلۆکانم زۆربەی زۆری چاوەڕوانیان تێدایە گەر هەست پێ بکەی مەسەڵەن بەری خۆ بدەیە چاوەڕوانی شتێدایە. ئەودا چاوەڕوانیەکان زۆرن مەسەڵەن چاوەڕوانی ئەوینداریە چاوەڕوانی ژیانە. لە هەمان کاتدا دیرۆکی کوردی پێوە دیارە لە ناو شتەکانمدا کۆمەڵێک شتم تێکەل توێشایە لە ناو کارەکاندا کاری هونەری. بۆ نمونە مەسەلەن ئەوە پشوویەکە ئەو تابلۆیە پشوویەکە کە لە ژیانی کوردەواریدا خۆمان لە کۆنەوە ئەو شتە هەبووە. ئەو زە من حەزم کردی ئەو شتانە زوندی بکەمەوە بتوانم مەسەلەن جیلی ئێستا مەسەلەنەوەی ئێستا بتوانی مەسەلەن ئەو شتە جوانانی کاتی خۆی هەبووە بیبینیتەوە. te gotê êşa jinan ez dinêrim û fokus dibim bi jinên Kurd bi êşkişandina jinên Kurd va bi girêdayî heye yani têkiliyek heye em خۆی ژیان بەخۆی خۆشی و ناخۆشی تێدایە. لێرەدا خۆشیەکان ئەمن بەردەستم کردێ ناخۆشیەکانیشم بەردەستە کردێ ناو تابلۆ کارە هونەریەکانمدا. بۆ نمونە مەسەلەن خۆشی دوو عاشق هەیە مەسەلەن لە ناو تابلۆکان کۆتا تابلۆمە ئەو تابلۆیانە ژوانێک لە نێوان کچ و کوڕێک توانیتم مەسەلەن لێرەدا بتوانم خۆشیەک هاوسۆزیەک لە ناو تابلۆکانمدا هەبیتن تەنها بە چاوەڕوانی نەبیتن. ئەو لێرەدا مەسەلەن هاوسەنگێکم دروست کردووە لە ناو تابلۆکاندا مەسەلەن
خۆشی و ناخۆشکە ئەوەی باسی دەکەم. گەلێک سپاس باز بەخێر ماڵەوە زۆر سپاسی کوردستان کورسات تیڤ دەکەم کە تەشریفیان هینا بۆ پێشاگاکەم بەخێراتێکی گەرمتان دەکەم مەمنونتانم. بەێ وەکی وەژی گۆداری کرد هەموو وێنەیان دەمان لێ دەنیارن باسا ژن و دەبێ وێنەیاندا ژن و کەبک و خەزەل و مەلێک تاووس تێدا هەیە ئەوژی ji bo çanda Kurdî balkêşe û kesên ku têne vê derê li vê derê van dîmenan van wêneyan dinêrin bi rastî jî gelekî kêfxweştin û têda kurdewarî derbarê Kurdan da her tiştî dibînin û paşê bi mamostera wêneyan dikişînin ew ê hetenê meyekî bidome piştî meyekî jî wê ev pêşengeh bê girtin.